پاشان ئەڵێ بێگومان هەموو ئەمانەی لێرە دانیشتوون معلومی بەڕێستانە کە مەحاڵە دیموکراسی بەدی بێ ئەگەر گۆڕانکاری دیموکراسی کۆمەڵایەتی بەدینێ مەحاڵە و دیموکراسی کۆمەڵایەتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی بەدینێت نەک دیموکراسی لە خەم ناڕەخسێ بەڵکو هەمیشە دیموکراسی هەڕەشەی لەسەرە بێ ئەوەی بربەست و دەربەست و نازانم دەربەست چ عیلاقەیەکی بە بربەست و هەبوو ئەوە سەربەستیش بێن مادام وەکو شعرە ئەوەی بربەست و دەربەست و دەستەبەری دیموکراسیە ئاستی تێگەیشتنی کۆمەڵایەتیە لە دیموکراسی نەک دەسەڵات چی لەسەر دیموکراسی ئەڵێ بێگومان هەموو ئەمانەی لێرە دانیشتوون معلومی بەڕێستانە کە محاڵە دیموکراسی بەدی بێ ئەگەر گۆڕانکاری دیموکراسی کۆمەڵایەتی بەدینێت محاڵە و دیموکراسی کۆمەڵایەتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی بەدینێت نەک دیموکراسی لە خەم ناڕەخسێ بەڵکو هەمیشە دیموکراسی هەڕەشەی لەسەرە ئەوەی بربەست و دەربەست و دەستەبەری دیموکراسیە ئاستی تێگەیشتنی کۆمەڵایەتیە لە دیموکراسی نەک دەسەڵاتچی لەسەر دیموکراسی ئەڵێ باش ئەگەر دیموکراسی کۆمەڵایەتی جا سەیریکەن ئەم چاواشەکاری برانی بەڕێز من حەزیشەکەم لە هەمان کاتە ئەو و هەروەها هاوبیرانی ئەو ئەگەر فعلن بیرکردنەوەیەکی ئازادانەی بۆ گۆڕانکاری کۆمەلگە و بۆ دیموکراسی و ئازادیش کە هەوڵی بۆ دەن و پێشمان خۆش ئازادی فکرەکە هەبێت چکە مەش قازانجێکی زۆری لێکی بەڵام یەک سەرنجێک ڕاکێش سەرنجتان بۆ یەک خاڵێک ڕاکێشم دانتی لە 1200 شتێکە 270 دانتی متەئسر بوو بە ئەبولعەلای مەعەڕی کە ئەو باسی جەهەنم و بەهەشتەکە کە دوای ئەم کردی بە کتێب ئەو بە شعر کردێت ئەمیش کردێتی بە کۆمیدیای ئیلاهی ئەبولعەلای مەعەڕی نەشگیرا لەسەری و نەشکۆشرا بەڵام ئەم حوکمی لەسەر دەرچوو یعنی تەسەورکەن ئەو زەمەنەی عەباسیەکان لەو ڕۆشن فکریەیە بوون ئەو هەموو اختلافە فکریە هەبوو لە معتەزیلە و لە ئەشاعیرە و لە ماتوریدی و لە ئەوانی تر و هەموو ئەفکارەکان هەمووی هەبوون و فەلسفەی غریق و ڕۆمانیش هەمووی تەرجمە کرابوو لە زمانی مەئمونە ئیسلام باوەڕی بەوە هەبوو کە ئێستا غەرب گەیشتوتە کە بڕوای بە خوێندنەوەی جودای یەک دەق هەیە دەقێک ئەشێ معنای جیاوازیە پلۆرالیزم یعنی لەم سەردەمە پێڵم پلۆرالیزم ئێمە لەو سەردەمە ئەو ئەفکارە و فرەدیدیانەمان هەمووی تەسەور کردو هەمان بوو هیچ لەوەش ناترسین خەڵکێکی تر بەرامبەرمان ئێستا دروست ببێت هەروکو ئیشارەتیشم پێدا یعنی هەموو ئەو کتێبانەی ئێوە کە باسیەکەن نوێنەری ئێوەش کە هێشام جعەتەوە مناقەشانەی لەگەڵ بۆڵتی کرد ڕەحمەتی خوای لێبێ هەر بوو دوای بە زۆر وەستاندیان حەلەقاتەکانی بۆڵتی وەکو ئیعلام کە زانیانی تر شکستیان هێنا ئەلوانیەکان و بۆڵتی ڕەحمەتی خوای لێبێ سەرکەوت تا حەلەقاتەکانیان وەستان ئەمەی کە ئەڵێین باشە حرەکەتی دیموکراسیەکە کە تۆ هەر زۆر تاکیدی لێکی تۆ لە دیموکراسی کۆمەڵایەتی بێ ئاخر ئەم حرەکەتی دیموکراسیە کۆمەڵایەتیەی کە لە ئەوروپا ڕوویدا ڕووی لە دەسەڵات بوو دژی دەسەڵات بوو دەسەڵات بریتی بوو لە ئیمبراتۆر لە سیستمی دەرەبەگایەتی کە 400 ساڵ بە حکومیە کرد دەرەبەگەکان چەسانەوەی خەڵکەکان زیاتر کرد بۆ هەموو زەریبەی کە لەسەریان بوو ئیمبراتۆرەکان حکمی دینیەکەیان دنیاکەیانە کرد کەنیسەش سوڵتە بوو کەنیسەش پیاوانی ئەکلیرۆس یعنی طبقاتەکانی پیاوانی دین لە ئیسلامە شتیوە ڕووی نەداوە هەتا ئێستاش شتیوە ڕووی نەداوە لە ئیسلامە عالمێکی زۆر گەورە لە بازاڕە مەلای کورد فەقیرترین طبقەی خەڵکە بە درێژایی تاریخی ئیسلامیش مەلا لەگەڵ ئومەتەکە بووە لە هەر زمانێکیش حساب بکەی 200 عالم نابینی لەگەڵ سوڵتە دنیایەکەی بوو بێ بەڵێ لەگەڵ معاوی کوڕی ئەبی سوفیان بوون لەگەڵ عومەری کوڕی عەبدولعەزیز بوون لەگەڵ هیشامی کوڕی عەبدولمەلیک بوون ئەو عولەما بەڕێزانی تابیعین بەڵام بێدەنگیش نەبوون لە زوڵم کرد هەندێکی تر کە خۆی زاڵم بوو مەلای زاڵمی هێناوتە تەنیشت خۆی بەڵام بە گشتی لە لای ئێمە طبقات دروست نییە لەوەی کە لە قەشەیە کۆڕوا بۆ بەتری کۆڕوا بۆ ئەوی تر و بەتریار کورتا ڕاتە سەر پاپا ئەمانە طبقی بوون ئەمانە سێ سوڵتەی گەورە بوون لەسەر میلەتەکە ئەو ڕۆشن فکرانێکی جەناب دیشارەتی پێدەی دوو سەدانی وەکو ئەوانیش و ئەو حرەکەتە دینیەی کە مارتن لۆثەریش لە 1570 دروستی کرد ئەویان 1270 بوو
300 ساڵ دوای ئەو مارتن لۆثر کتێبەکەی خۆی کە نووسی مەزهبی پرۆتستانتی دروست کرد ئەو زەمانە پاپان نەی ئەهێش خەڵک ئینجیل بخوێنێتەوە برا قورآن خەڵک ێستا لە سەیم تۆستێ و لە بەریەتی ژنانی هەولێر خوای گەورە ڕسووریان کە 29 کەس 49 کەس پیشانیاندان کەەوە حافظ قورآن لە بەریان کرد ئێستا سلەیمانی بە هەمان شێوە 29 ئافرەتی تر لە بەریان کرد ئێستا بووە بە مۆدێل لە بەرکردنی قورآن نەک لەوەی ئیسلام ڕێی گرتبێ لەوەی مەخوێنن بڕە فەلسەفە خوێنی علم الکەلامە خوێنی منطقە خوێنی چیە خوێنی بیخوێنە بۆ نەتیجە هەر تۆ ڕێتۆ سەر قول الله ئەحەدەکە یا مەگەر انحرافکە وەکو ئیبن سینا ئێمە ئیشکالیاتمان لەسەر ئەمە نییە ئێوە ڕێگاکەتان بەمە بزر کردو کە جێی گومانی ئێمن لەوەی کە ئێوە ڕاست ناکەن کە ئەتانەوێ ئازادی بۆ خەڵکەکە دەستە بەرکەن ڕاست ناکەن کە ئەلمانیەت و سکولاریزمەکەتان هەڵگرتووە ڕاست ناکەن کە بە دوای چونکە لەم ڕوانگەیەوە یەکەم ئێوە دژ بە دەسەڵاتەکە نین بۆیە میسداقیەتان لای ئێمە نییە دووهەم مەلا بەختیار خۆی جوزێکە لە دەسەڵات ئەوە حرەکەتێکی کۆمەڵایەتی دروستکە دژ بە ئیسلامەکە ئێوە هەروەکو حرەکەتی بڕقێوە وایە هەروەکو حرەکەتی جەمال عەبدولناسر وایە هەروەکو حرەکەتەکەی مستەفا کەمال و ڕەزاشا و ئەمان وڵڵا خان وایە 44 ساڵ بانگ نەدرا لە تورکیا 44 ساڵ ساڵی 69 عەدنان مەندەریس خۆی مرەشەح کردووتی بانکتان بۆ ئەجێڕمەوە بە عەرەبی بەس ئەگەر من سەرکەوت بانگی بۆ جێڕانەوە لە 60 بەڵام ئێستا ئەو گۆڕانکاری لە ناو میلەتەکە دروست بووە وا نەزانی ئۆردۆغان بە قسەی ئێوە ئۆردۆغان بە فێڵ دینی استغلالەکە نا ئۆردۆغان دینەکە باتە پێشەوە خەڵکەکە ئەگەڕێنێتەوە بۆ دینەکە بۆ ئەو تاریخە نزیکەی خۆی کە دەسەڵاتێکی ئیستیعماری هاتن و سیستمەکان ڕووخاند و شریعەتەکان لابرد و ئومەتەکان لە توپەت کرد و جوگرافیەکان بچوو کردەوە بۆیە میسداقیەتی ئەم عەلمانیەتە کوردیانە مەلا بەختیار و دابڕان و ئەوانەی تریشکە لەگەڵیان ئێوە لە سوڵتەن نەک دژی سوڵتە بن ئێمە فڕۆزە دژی سوڵتە بن ئەو کاتەیەوە میسداقیەتان لە ناو خەڵکەکە بێت پاشان تۆ بە خۆت و سوڵتەوە هاتووی دژی یەک شەریحەیەکی متەدەینی هەموو ئەم قسانەی تر کە نەقلیشم کردوون و باسییانەکەین تۆ بەرگری لە یەک کەسی متەدەین ناکەی وە لە زۆر مسەقەفیش بێ پێشم سەیرە یعنی تۆ وا بزانی ئەگەر هەر کەسێ متەدەین بووی تر سەقافەتی نامێنێ ئەوە بەڕاستی کە ڕەعوامێکی چەپی کۆمۆنیزم کاتی خۆی وە تەسەوری وابوو بەڵام تۆ ئێستا لەسەر هەمان عەقڵی چەقبەستووی یعنی تۆ یەکێکی وەکو من بۆچی بە ڕۆشنبیر نازانی پێم ناڵە ڕۆشن فکرەکەی کە تۆ باسیەکەی چییە ئەم ڕۆشنگەرایی کە تۆ باسیەکەی چییە ئێبرا وەڵا ئەو فەلسەفەی کە تۆ خوێندوتە تەحەدا دەکەم وەڵا وەکو تۆ خوێندوم لە تۆ زیاتر نەم خوێندوێ کەمترم لێ نەخوێندووە ئەوەی تۆ خوێندوتەوە من خوێندومەتەوە بەسەوەی من خوێندومەتەوە تۆ نەتخوێندوتەوە لە تەفسیر و لە قورئان و لە فقه و لە ئوسوڵ و لە علمی شریعەت و لە تاریخ و لەم جۆرەشتانە جا تۆ بە دیدێکەوە ئەڕوانی لە سەبق الئەفکاری خۆت حکمێکی پێشینەی خۆتەیەکەی خوێنیتەوە بۆیە تۆ ئەتەوە ڕامان کێشی چۆن شیعاڵێک یەکگرتنی شیعە و سونی ڕامانە کێشێ بۆ لای خوزعەبلاتەکانی شیعە و گەڕەلاژەکانی شیعە کە ڕیواەتی کەرەکەی لە باوکی کەرەکەیەوە جێڕاوێتەوە لەبەرەوە من وا ئەزانم ئێوە پێویستیتان بەوە هەیە کە میسداقیەتێک ئەگەر خۆت ئەم دابڕانە دروست کردایە لە خارجی یەکێتی طبعا تۆ ئێستا وردەوردە ئەو مەلا بەختیار مفلیس بووە یعنی تەسیراتی طبعا ئەو مەلا جەلە تاڵەبانیش نەما و مسز ڕێکیش نەخۆشە ئێمەش بەدەست باڤێڵ و باڤێڵ بۆ کزێکی لە لوتیدا کاتێک کە بۆ کزی مەبەستم جەستەیی نییە بە معنەوی بۆ کزێکی لە لوتی داوتەوە خۆی حرەکەتی خۆی دەست پێ کردو ئەوەی کە ئەو ئەوێ ئەیکە ئەوەی کە لاهوری شێخجەنگی ئەوێ ئەیکە ئێتە تۆ چیت و مەکتەب سیاسی چێە و فڵان چێ و باڵانە چین و چ تەسیراتێکیان لەسەر هەمیشە تۆ ئەگەر لە دەرەوە دروستت کردایە میسداقیەتێکی زۆرترت دەبوو بەس تۆ بەشێکی لەو دەسەڵاتە گەندەڵە پاشان تۆ وعدانەی پێمانە دەی وەکو وعدی کارەباکەیە وەکو وعدی دیموکراسیە وەکو وعدی ئازادیە یعنی قسەکان هەر بە هەوایە ئەڕۆن قسەکانی تۆش لە قسەی جەلال تاڵەبانیە چن لێرە قسەی چێ کردو لەولا پەشیمانە بوو قسەکەیە گۆڕیوەی کرد بە شتێکی ترنجا بە پێکەنینێکی پلاستیکی کە شەرم و حیا لە چاویان نەمابوو ئێوەش هەموو واتان لێ دێتەوە لە حیزبایەتیە لە عالەمی فکر و سیاسەتە ئێمەش و ئێوەش دەزانین خەڵکانێک هەن کاریزمای زاتی خۆیان هەیە
لە ڕۆشنفکریان لە ئەزممویان لە عقلیەتیان لە قودرەتی تەنزیمیان لە قودرەتی بەلاغەت و قسەزانی و خەڵک کۆکردنەوە ئەوانە هەیە ئەم شتەی زاتیە ئەمە وای لێ ئەکات لە حیزبا سەرکەوێ یەکێکی تر بە گەندەڵی و بوودەڵی ئەڕوا وردەوردە سەریە خەنە سەرێ ئەم دوانە جیا ببنەوە لە حیزب ئەما توانێت تەکوینی خۆی بکات وەکو نەوشیروان مستەفا نەوشیروان مستەفا کاریزمی خۆی فکری خۆی فەلسەفە دید و تێڕوانینی خۆی قودرەتی قسەکردن و ئەدەبیاتی خۆی و تەنزیماتی خۆی و ئەقڵ پێشکانی خۆی مستەقیل بوو لە ذاتی خۆیە کە جیابەوە توانی ئەو هەموو قووەتە یەکەتی بێنە بەلای خۆیە ئێبرا تۆ دابنیشی وڵات تەقاعودەکەت دەست ناکرد بەخوا مامۆستایەتی دەست ناکرد و هەر بێ لە پاڵ حیزبابی بۆیە ئەلمانیەتەکەی ئێوە ئەلمانیەتێک نییە وەکو ئەوەی ئەوروپابی خۆشت زۆر مقارڕ ناکەیت تۆ بۆی ئەوروپا جاواژە زانی وڵا ڕچەشکێن بووی شتێکی ئەوەندە گەورت کرد خاڵێکی تر زۆر خۆشە کابراایکی ئەمریکی هەیە ناوی ئەرنست هەمنگوایە ئەرنست هەمنگوای چەند کتێبێکی هەیە جا کتێبێکیانی ناوی لیمەن تودەق الئەجراس یعنی ئەم زەنگە بۆ چێ لێ ئەدرێت تخوا بزانین مەلا بەختیار ئەم زەنگە بۆ چێ لێدا تۆ سەیریکەن کابرا لە لووتکەی دەسەڵاتایە لە مەکتەبی سیاسی یەکێتیە مەسئولێتی کۆمەڵێک مەسئولیاتی هەیە جگەلەوەی سەر نووسری مجللێ و هی جەریدێ و هی سایتی چاودێرە و هی ئەنواع ئەشکاڵ شتە بەڵام سەیریکە نەڵێ چی دەسەڵات خراپترین دەسەڵاتی دیکتاتۆری سەر ئەرز لافی دیموکراسی لێ ئەیە بەڵام هەر کاتێک بیانوێت دیموکراسی سرە بڕن دەسەڵات خراپترین دەسەڵاتی سەر ئەرز ئێستا لافی دیموکراسی لێیە بەڵام هەر کاتێک بیانوێت دیموکراسی سرە بڕن ئەمە نازانین باسی چیەکە یعنی گەرم قسانەمان تەرجمە کردا بۆ نەرویجی بە نەرویجەکانمان بووتایە ئەیوە مەقسی ئەندام پەرلەمانێکی سویدا هی بەریتانیا یا مفکرێکی فەڕەنسیە نەکی مەلا بەختیار چونکە تۆ خۆت لە زبڵدانەکەەوە هاتووی تۆ لە سەرنگوێلکەکەەوە ئەمامان بۆ باسەکەی ئەجا گوێ بگرە دەسەڵات خراپترین دەسەڵات دیکتاتۆری سەر ئەرز لافی دیموکراسی لێ ئەیە بەڵام هەر کاتێک بیانەوە دیموکراسی سرە بڕن هەر کاتێ بیانەوە دیموکراسی پێشێلەکەن هەر کاتێ بیانێ زیندانەکانیان پڕەکەن لە دیموکراسی تەڵەن بەسی لە دیموکراسی خوازانە هەموو ئەو وڵاتانێک کە تێگەیشتنی کۆمەڵایەتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی دیموکراسیان هەیە مەدەنیان هەیە سەربەستی ژنانیان هەیە ئەوە لە ناو کۆمەڵ بربەستەکانی بەردەم دیکتاتۆریەت بربەستەکانی بەردەم هەژمونی دەسەڵاتەکانی ڕەهای هێزەکان پتەوەکەن و بە هیچ شێوەیەک ناهێڵن حکوومەتێک لەو حکوومەتانەی کە بەلافلێدان دیموکراسین هەتا ئەو کاتەش دیموکراسین کە هیچ مەترسێک لەسەر بەرژەوەندی دەسەڵاتیان نەبێت هەر کاتێک بیانوێت دیموکراسی پێشێلەکەن هەر کاتێک بیانوێ زیندانەکانیان فڕەکەن لە دیموکراسی هەموو ئەو وڵاتانەی کە تێگەیشتنی کۆمەڵایەتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی دیموکراسیان هەیە مەدەنیان هەیە سەربەستی ژنیان هەیە ئەوە لە ناو کۆمەڵ بربەستەکانی بەردەم دیکتاتۆریەت بربەستەکانی بەردەم هەژمونی دەسەڵاتەکانی ڕەهای هێزەکان بتەوەکەن و بە هیچ شێوەیەک نایڵن هیچ حکوومەتێک لەو حکوومەتانەی کە بەلافلێدان دیموکراسین هەتا ئەو کاتەش دیموکراسین کە هیچ ترسێک لەسەر بەرژەوەندی دەسەڵاتیان نەبێ ئێمە باسی خۆ دەکەی برا تۆتە دەگرێمە یەک کورسی ژوێنی هەر خۆمانی نەگوۆمان بفەلسفێنی ئێستا وڵا هەریەکێتین و توماریەکێتین ئێوە برا شوانێکی وڵاغ لویژەی زانی کە تۆ گەر یەک کورسیش بێن ئێوە هەریەکێتین خۆ نابن بە پارتی نابێ بکاکە حەمە ناچێت دە سۆشیال دیموکراتەکەی ئەوە هەریەکێتین بەڵام تۆمە بەستەکە ڕۆشن و وازەحوە هەموو کەسێک لێی تێگەیشت برا تۆڵێ بە یەک کورسیش بێنی لێی ناینە خوار پاشانەڵێ بەڵام کە ترسی ڕاستەقینە لەسەر بەرژەوەندی دەسەڵاتیان هەبێ پەلاماری هێزە دیموکراتیەکانە دەن پەلاماری ژنانی فێمەنیستە دەن پەلاماری هەموو ئەو کەسانە ئەدەن کە خەبات لە پێناوی یەکسانی ژن و پیاوەک بۆیە ئەرچی ئێمە بەڵام کە ترسی ڕاستەقینە لەسەر بەرژەوەندی دەسەڵاتیان هەبێ پەلاماری هێزە دیموکراتەکانە دەن وە پەلاماری ژنانی فیمینیستە دەن وە پەلاماری هەموو ئەو کەسانە دەن کە خەبات لە پێناوی یەکسانی ژن و پیاوەکەن جا سەیری کە بزانین ئەمە لیمەن تەدوق الئەجراس تۆ بزانین ئەم زەنگانە بۆ چێ لێ دەی برا تۆ چێ بانگەکەی بۆ دیموکراسی کە خۆت لە ناو تەنزیمەکەی خۆتە لە ئەفرادەکانی دەوری خۆت لە 100 کەسی دەوری خۆت قەناعەتیان بە
فکر و بۆچوونی خۆت نەبوو ئەو بەڕێزانش کە دانیشتونە و خەڵکە بەڕێزێکیانە ناسم تاوان لەزم چەند بەڕێزێکیانە ناسمێکیان لەو بەڕێزانە ئافرەتێکی محتەرم ڕووناکخان ساڵی 69 تۆ کاکتە گاگۆڵچێ دەکرد یان لە کۆڵان بووی ساڵی 69 ئەو لە جامیعە بوو کە جامیعەی سلێمانی یەکەم جار کرایە ئەنجا ئەڵێ بۆیە ئەرچی ئێمە بە دەرز وەرگرتن لە 28 ساڵ حکم لە کوردستان و بە ئەزمون وەرگرتن لە خەباتی ڕۆشنگەری لە سەدەی 18 و 19 و 20 لە ئەوروپا تەنها ئەوە بە ئێمە کۆمەڵێکی ڕۆشنگەر یا ڕای گشتیەکی ڕۆشنگەرمان هەبێ کە بتوانێت ئیرادەی هەبێ کە بتوانێت ڕەخنەی هەبێ کە بتوانێت بربەستی ڕاستەقینەی دیموکراسی کۆمەڵایەتی لە بەردەم هەموو ئەگەرەکانی مەترسیدار لەسەر دیموکراسی دابنێ ئەنجا تخوا جۆ بگرم زان چەند نقطە باسەکە نقطەی جوانی زەخرەفە جا قورئان پێڵە زخرف القەولی غڕورە دواییش دەستا و دەستکردنی دەسەڵات گۆڕینی دەسەڵات گۆڕینی سەرۆکەکان گۆڕینی سەر ئەنجاڵێ میلیتاریستەکان طبعا هەر سەر میلیتاری شەرۆکە فەرماندەی عسکەری حسابک گۆڕینی سەر میلیتاریستەکان گۆڕی یعنی گۆڕینی ئەوانەی تەراتێنەکەن بە بازاڕەکان بە چارەنووسی خەڵک بە ئارەزوی خۆیان حکومەکەن بە ئارەزوی خۆیان شاردا ئەبڕن بە ئارەزوی خۆیان هێزی چەکدار دروستەکەن ئەبێ بربەست بین ئەمە نۆشت ئەبێ بربەست بین لە بەردەم ئەمە و ڕێڕەوی دیموکراسی لە دەسەڵات لە ناو حیزبەکان لە ناو ڕێکخراوە دیموکراتیەکان سەندیکاکان لە کۆمەڵی مەدەنی لە ناو ژنان لە ناو گۆڕانکاری کۆمەڵایەتی بەڕاستی دیموکراسی بگاتە ئاستێکی کۆمەڵایەتی سەیرم خەون و خەیاڵە بگاتە ئاستێکی ڕایگشتی دیموکراسی ئەوتۆ کە دڵنیابین جارێکی تر دیموکراسی لە وڵاتی ئێمە لەسەر دەسەڵاتی ئێمە لە ناو حیزبەکانی ئێمە لە بەرامبەر ئازادی خوازانی ئێمە جارێکی تر پەلامار نادرێت و بۆیە ئەرکی ئێمە بە دەرس وەرگرتن لە 28 ساڵ حکومڕانی لە کوردستان و بە ئەزمون وەرگرتن لە خەباتی ڕۆشنگەری لە سەدەی 18 و 19 و 20 لە ئەوروپا تەنها ئەوەیە ئێمە کۆمەڵێکی ڕۆشنگەر یا ڕای گشتیەکی ڕۆشنگەرمان هەبێ کە بتوانێت ئیرادەی هەبێ کە بتوانێت ڕخنەی هەبێ کە بتوانێت بربەستی ڕاستەقینەی دیموکراسی کۆمەڵایەتی لە بەردەم هەموو ئەگەرەکانی مەترسیدار لەسەر دیموکراسی دابنێ و دواییش دەستا و دەستیکردنی دەسەڵات گۆڕینی دەسەڵات گۆڕینی سەرۆکەکان گۆڕینی ملیتاریستەکان گۆڕی ئەوانەی کە تەلاتێنەکەن بە بازاڕەکان بە چارەنووسی خەڵک بە ئارزوی خۆیان حکومەکەن بە ئارزوی خۆیان شاردا ئەبڕن بە ئارزوی خۆیان هێزی چەکدار دروستەکەن ئەبێ بربەست بین لە بەردەم ئەمە و ڕێڕەوی دیموکراسی لە دەسەڵات لە ناو حیزبەکان لە ناو ڕێکخراوە دیموکراتیەکان و سەندیکاکان لە کۆمەڵی مەدەنی لە ناو ژنان لە ناو گۆڕانکاری کۆمەڵایەتی بەڕاستی دیموکراسی بگاتە ئاستێکی کۆمەڵایەتی بگاتە ئاستێکی ڕای گشتی دیموکراسی ئەو تۆ کە دڵنیابین جارێکی تر دیموکراسی لە وڵاتی ئێمە لەسەر دەسەڵاتی ئێمە لە ناو حیزبەکانی ئێمە لە بەرامبەر ئازادی خوازانی ئێمە جارێکی تر پەلامار نادرێتەوە. کابرای نەروێجی گوێی لەمە بەبووی تەرجمە بکەن بەڵام حتممە پەرلەمانتارێکی سویدیەکە ناهێڵە دیکتاتۆریەت دروست بێ بەوەی خەڵک جارێکی کە دیموکراسی لە ناو نەچێت کە ئەنەما دیموکراسەکەی مەلا بەختیار قائم حی بذاته یعنی وەکو ئەوەی خۆی دیموکراتیەکەی دروست کردیا دروست کرابێ و والحاصل خەڵکێک بێتێکی بدات و ئەنجا ئەو ئەم هەمووی بۆ ئەهۆنێت و جا ئەمە شتێکی زۆر خۆشی بیرخستنەوە جارێک لەو دادگایانی کە لێرە بووم طبعا ئەلاعیبی مخابراتی ئەم وڵاتانە شەرۆکی وڵاتی خۆمان وایە هەموو لێکیانەوە وەرگرتووە مخابرات لە ڕێگای داواکاری گشتیەوە بڵێنا بەرامبەرەکان خەسمەکانی من یەکیان بە شاهید هێنابوو مامۆستا بوو لە جامیعە بەڵام لە هەمان کاتە باحثە توێژەرەوەیەکی جەیشی نەروێجیە ئەویان هێنابوو بەرامبەر و قازەکە لێی پرسی وتی ئەوانەی کە ئەبن بە فەرماندەی تیرۆریست چۆنن سەیری منیە کرد و ئەیوت ئەو کەسا بێ عمرێکی هەبێ سەقافەتێکی ئیسلامی هەبێ جارێک گیرابێ لەسەر ئیسلامەتی چەکدار بوو بێ قسەی لەسەر ئەمانە کردوێ متەئسر بێ بە ئیبن تەیمیە متەئسر بێ بە سەید قوتب سەیری منیە کرد و وەسفی من و کتێبەکەی خۆشم دابوویە کتێبەکەی خوێندبوو پێشتر هاتبوو مقابلەی کردبووم ئێستا ئەمەی مەلا بەختیار باسی دیموکراسیەکەمان بۆ کاو سەیری ناویەکێتیەکە
ئەڵێ پێویستە گەندەڵی نەمێنێ خەت و خەتود نەمێنێ فێمیزم وا بڕوە مەسئولەکان وابن نەوت نەدەزرێ هەم کاکە بۆچێ لیمەن تەدق الئەجراس تۆ ئەم زەنگانەی کڵێسا بۆچێ لێ دەی کە خەڵک نایە بەدەنگتەوە پاشان ئەڵێ جاوکو محاضرەش بۆمان شەرحەکە لە ئەڵێ دیموکراسی لە ئەوروپا ئامادەبووان ئەو کاتە لە خەم ڕەخسا کە بزوتنەوەی ڕۆشنگەری دەستی پێکرد هەتا بزوتنەوەی ڕۆشنگەری و خەباتی مەدەنی لە ئەوروپا لە ناو کۆمەڵ دەستی پێنەکرد هەموو دەسەڵاتەکانی ئەوروپا سەرەڕای ئەوەی بە قۆناغی سروشتی گەشەکردنی کۆمەڵایەتی و چینایەتی و ئینجا لە ڕێسانسەوە هاتن بۆ ئیسلاحی دینی هاتن بۆ مۆدرنێتە هاتن بۆ شۆڕشی پیشەسازی هاتن هەموو ئەوانە بەوەوە هاتبوون کە چوونە سەرکار پێش ئەوەی ڕایگشتی ڕۆشنگەری دروست ببێ پێش ئەوەی بورجوازی کە لە ئەوروپا هاتە سەرکار بە سروشتیش هاتە سەرکار بەڵام ئەیویست قۆرخی دەسەڵات بکە وەڕێ بگرێ لە گەشەکردنی پرۆسی دیموکراسی وە لە بەدیهێنانی ئەرکەکانی دیموکراسی ئەوەی کە دەسەڵاتی بورجوازی کە ئەڵتەرناتیفی دەسەڵاتی دەرەبەگایەتی بوو لە ئەوروپا و بە شۆڕشی ڕاستەقینەی دیموکراسیش هاتەکایەوە لە ئەوروپا ئەوەی کە دەسەڵاتی تازە هاتووە سەرکاری دیموکراسی ناچار کرد بەردەوام بێت لە خەباتی چاکسازی و لە بەدیهێنانی تەواوی ئەرکەکانی دیموکراسی و مەدەنی و سکولاریزم ئەوە خەباتی ڕۆشنگەرەکان و خەباتی مەدەنی خوازەکان و خەباتی فێمەنیزمی خەباتی ژنان بوو لە ئەوروپا بەبێ ئەم خەباتە مەحاڵ بوو دیموکراسی بگاتە ئەم لووتکەی کە ئێستا پێی گەیشتووە دیموکراسی لە ئەوروپا ئامادەبووان ئەو کاتە لە خەم ڕەخسا کە بزوتنەوەی ڕۆشنگەری دەستی پێکرد هەتا بزوتنەوەی ڕۆشنگەری و خەباتی مەدەنی لە ئەوروپا لە ناو کۆمەڵ دەستی پێنەکرد هەموو دەسەڵاتەکانی ئەوروپا سەرەڕایەوەی بە قۆناغی سروشتی گەشەکردنی کۆمەڵایەتی و چینایەتی و ئینجا لە ڕێنیسانسەوە هاتن بۆ ئەسلاحی دینی هاتن بۆ مۆدێرنەتە هاتن بۆ شۆڕشی پیشەزاچی هاتن هەموو ئەمانە بەوەوە هاتبوون کە چوونە سەرکار پێش ئەوەی ڕایگشتی ڕۆشنگەری دروست بێ پێش ئەوەی گۆڕانکاری کۆمەڵایەتی و مافی گشتی دەنگدان و دەنگدانی ژنان و ئازادی سندیکاکان و ئەمانە دروست بێ بۆرجوازی کە لە ئەوروپا هاتە سەرکار بە سروشتیش هاتە سەرکار بەڵام ئەویست قۆرخی سەر دەسەڵات بکە و ڕێبگرێ لە گەشەکردنی پرۆسەی دیموکراسی و لە بەدیهێنانی ئەرکەکانی دیموکراسی ئەوەی کە دەسەڵاتی بۆرجوازی کە ئەڵتەرنەتیڤی دەسەڵاتی دەرەبەگایەتیش بوو لە ئەوروپا و بە شۆڕشی ڕاستەقینەی دیموکراسیش هاتنەکایە لە ئەوروپا ئەوەی کە دەسەڵاتی تازە هاتووە سەرکاری دیموکراسی ناچار کرد بەردەوام بێت لە خەباتی چاکسازی و لە بەدیهێنانی تەواوی ئەرکەکانی دیموکراسی و مەدەنی و سیکولاریزم ئەوە خەباتی ڕۆشنگەرەکان و خەباتی مەدەنی خوازەکان و خەباتی فیمینیزمی ژنان بوو لە ئەوروپا بەبێ ئەم خەباتە مەحاڵ بوو دیموکراسی بگاتە ئەم لووتکەیە کە ئێستا پێی گەیشتووە یعنی هەرچەنە بورجوازیەکان بە دیموکراسی گەیشتنە ئینتیخابات بە ئینتیخابات گەیشتنە سەر لووتکەی دەسەڵات بەڵام لەبەرەوە ڕای گشتی هێشتا مابووی فێر ببێ مابووی دیموکراسیان حرکت بکە یعنی ئەوەی ئەو باسەکە زۆر خەیاڵی ترە لەوە کە ئەوێ ئەم نموزەجە لە کوردستانی داماوی ئێمە داما و بە دەستپارتی وێچێتیەوە دروستکە نخبەیە دروست بکە ئەم نخبەیە بەڕای ئەو فەیلسوفانەی ناویانە بە بەڕای ئەوان لەسەر خەتی ئەوان دژ بە دینی ئەوان ئەمیش بهێنە نموزەجەکە دژی بە دینی ئێمە تیکراری کاتەوە بۆ ئەوەی نخبەکە بتوانێت پێگەی دروستکە کە پێڵە ڕای گشتی بتوانن بۆرجوازەکانیش ئەگەر ویستیان قۆرخی دەسەڵات کەنۆکو ئەم دوو ئایلەی کە پێڵن ئۆلیگاریشی ئەم دوو خێزانە ئۆلیگاریشیەی بارزانی و تاڵەبانی کە دەسەڵاتەکان هەموو قۆرخ کردو بۆ خۆیان على ئەساس وەلەو بورجوازیش بن بە دیموکراسیش چوو بنە ئەوێ و ئەڵتەرناتیڤی دەرەبەگایەتێکەش بوو بن بەڵام ڕای گشتیەکە زۆر بتوانی ئەوانە بگۆڕێ ئیجباریان کە لەسەر چاکسازی و بیان گەێنێتە ئەم لووتکەی کە ئێستا گەیشتوێت ئەڵێ بەبێ ئەو خەباتی ڕۆشنگەریەی و خەباتی مەدەنیە مەحاڵ بوو ئاین بۆ ئەو دنیا بێ و دەسەڵات و حیزب و ڕێکخرا و سندیکاش بۆ ئەم دنیا بێ
محال بوو ئەوە تەنانەت لە وڵاتێکی وەکو ئیتالیا کە زایگای ڕێسانسە 1937 کاسۆلیک و پاپا و فاتیکان دوورەکەونەوە لە دەسەڵات دوورەکەونەوە لە هەژمونی کاسۆلیکی لەسەر دەسەڵاتی ئیتالیا و ڕخنە لە خۆیان ئەگرن لەسەر ئەو هەموو تاوانە گەورەی لە مێژوودا داویانە کە ملیۆنەها کەسیان کرد بە قوربانی قەناعەتی ڕزیوی دادگاکانی پشکنینی سەدەکانی ناوەڕاست. لە 1937 هەژمونی کاسۆلیک لەسەر هەژمونی دەسەڵات نەما و دەسەڵاتی دیموکراسی لە ئەوروپا لە دوای 400 ساڵ لە ڕێسانس هابوو لە هەژمونی کاسۆلیکیەکان و لە هەژمونی ئاینی لە ئەوروپا اینجا وردە وڵاتانی تر یعنی هەندێک لە وڵاتانی ئەوروپا لە پەنجاکان بە تەواوی بوون بە سیستمی سکۆلاریزم. بەبێ ئەو خەباتی ڕۆشنگەری و خەباتی مەدەنیە مەحاڵ بوو ئاین بۆ ئەو دنیا بێ و دەسەڵات و حزب و ڕێکخرا و سەندیکاش بۆ ئەم دنیا بێ مەحاڵ بوو ئەوە. تەنانەت لە وڵاتێکی وەکو ئیتالیا کە زایگای ڕێنیسانسە 1937 کاسولیک و پاپا و فاتیکان دوورەکەونە لە دەسەڵات دوورەکەونەوە لە هەژمونی کاسولیکی لەسەر دەسەڵاتی ئیتالیا و ڕخنە لە خۆیان ئەگرن لەسەر ئەو هەموو تاوانە گەورەیە لە مێژوەدایانە کە ملیۆنەها کەسیان کرد بە قوربانی قەناعەتی ڕزیوی دادگاکانی پشکنینی سەدەکانی ناوەڕاست. لە 1937 بە تەواوەتی هەژمونی کاسولیک لەسەر هەژمونی دەسەڵات نەما و دەسەڵاتی دیموکراسی لە ئەوروپا لە دوای 400 ساڵ لە ڕێنیسانس ڕەهابوو لە هەژمونی کاسولیکەکان و لە هەژمونی ئاینی لە ئەوروپا و ئیجا وردە وڵاتانی تر. یان هەندێک لە وڵاتان لە ئەوروپا لە پەنجاکان بە تەواوەتی بوون بە سیستەمی سیکولاریزم. وڵاتێکی وەکو سویسرا 1970 بە تەواوەتی بوو بە سیستەمێکی سیکولاریزم هەمووی لەبەر بربەستەکانی ئاینی و مەزهەبی کە لەوێ مابوون و بە شەڕی خوێناویشیان لە بینی خۆیان کرد. بۆی بشزانی معلوماتێکی زیادت بدەمێن نەرویج 4-5 ساڵی ئەعلانی ئەوەی کردو کە وڵاتێکی ئەلمانی سکولاریزم تەسیری دینیشی لەسەر نەبوو چکە لە 1970 نەرویجی هەر باوەڕی بە دیننی. بەهەرحاڵ ئەو ئەوێ ئەمەمان تێبگەێنە کە ئەو حرەکەتەی کە لەوێ دروست بێ ئشکالەکەمان ئەلم نقطێ ئەو ئەوێ ئەو حرەکەتە دیموکراسیە کۆمەڵایەتیەی کە لە ناو خەڵکا دروست بوو بە بیرمەندە سربەخۆکان بەوەی کە ئەوش هەندێکی ناو بردوون منش ناوی دانتی بردو لە نێوان دانتیوە تاگە بە جانجاک ڕۆسە کە 22 ساڵ پێش شۆڕشی فەڕەنسی پێش 1970 ئەمری خوای کردو چوو لە سویسرا بوو ئەنجا ڤۆڵتێر کە لە ناو شۆڕشەکەی و دوای ڤۆڵتێر و ئەوانی تریش و هەروە پێش ئەوانی تریش کە ئەوانی ئەو باسی کردوون کانت و دیکارت و ئەوانە ئەم حرەکەتەی ناو شعبەکە ئەم فەیلسوفانە بزاوتێکی کۆمەڵایەتی گەوریان کردبوو هی گۆڕانکاری. ئێبرا تۆ پێم ناڵی کوردایەتی چ بیرمەندێکی هێشت تۆ ئادەی بیرمەندێکی کوردم بۆ باسکە فەیلسوفە لە کووردە هەیە ئێتۆتە و گۆڕانکاریەکە بەچی بکەیت بە کارەباکەی سعدی ئەحمەد پیرە بە عەقڵی باڤێڵ هێبە چیەتوانی بیکەی بەو هەموو خەت و خەتوتەی ناویەکێتی بەمانەی کە دوێنێ پرۆلیتاری بوون بە هورد و بورجوازی ئێستا بوون بە سەرمایەداری گەورە سەلاف و گەزافی گەورەتر لێدەن. بەچی ئەتەوێ ئەم گۆڕانکاریە بکەیت ئاخر کامەیە بیرمەندەکانت کە پێیانەکەی ناتوانی منافەسەی ئیسلامەکەی ئێمە بکەیتەوە کە ئێمە هەڵتانە کۆڵین بە سوڵتە و دەسەڵات و فکر و فەلسەفە و قیەمی کۆمەڵایەتی و بنەماکانی خێزان. ئەخلاقی ئێمە لە ئەخلاقی ئەوە ڕەسەنترە. مزگەوتەکانمان مەلاکانی موئەمەمن هەمووی خراونەتە بەردەستی دەوڵەت هەمووی عایدی ئەوقافن هەمووی پشتیوان سادقێکی تاغوت و ملحید تەوجیهیانەکە بەڵام ئێمە مزگەوتەکانیش بڕوخێنن. ئەوە شێخ ئینتەرنێتمان بۆ پێ بوو مەلا ئینتەرنێت بەچی ئەتوانێەوە ڕێگا لەم دینە بگرن. ئەم دینە وڵاتی گەورەی زەخمی وەکو رووسیا وەکو سۆڤێت 22 ملیۆن مسلمانی کوشت بەڵام گەورەترین مزگەوتی هەموو ئەوروپا لە مۆسکۆیە. ئێستا دەرەقەتی قول الله ئەحەدەکە نهاتن کە مفتی ئۆکراین و مفتی تاجیکستان لە مۆسکۆ خوێندی. تۆ بەچی ئەتوانی دەرەقەتی ئەم فکر و عقاید و ئەم تێڕوانینە دینی ئێمە بدێ. ئیسلامەکە ئێمە مەنزومەیەکی متەکاملە لە ڕووی عقایدیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی بەرنامەی سیاسی و سیستمی ئیسلامەتیەکەمان کە دەستوری شەرعمان بوو. ئەنجا ئێمە لە ئاەتەکانی قورئان بەدەق باسی شرکی شریعەتەکە أفحكم الجاهلية يبغون أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله ألم تر إلى الذين
ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا بباس داورية لا تشريع أم لهم شركاء شرعوا لهم من الدين لا تشريع لا حكم لا داورية همي هرقرين وسردق قرآن كان يعني تو شون درقتي عقيدي إيمديك لنا أخمانها تصبيوه شون انجا ام عقيده ربطه بفكري سياسي بململاني قوري سرزمين كيما باسي قابيل وهابيل كين دوهم كز او ململاني افكاره ململاني تشيناتينيا ململاني اقتصادينيا ململاني جنسنيا وكو فرويد الله ململاني هيزنيا وكو داروين الله ويا سبنسر ودور كايموانا قالن هي قيمي كومالاتيبه اما منظومه كمتكامل لا عقيدة ولا فكرة ولا برنامج سياسي ولا قيمة أخلاقية ولا ابن مكان خزانة أو سلوكية من سري بروردابين لا تزكي نفسه ولا ناخته مغرور نبي متكبر نبي دنياويست نبي إما بروردي ذاتي خمان روجانا أكين كورة شون إما مقايسة أكرين بإيوة مزقوت شون مقارنة أكرين بمقراتي إيوة مقراتي ولا سر بارا وستاوة لا سر شق وستاوة مزقوت إما كراوي بوه مجاسوسي كيش جاسوستان چەند جار ناردە ناو ئێمە چاکمان کردو کردانەوە پیاوێکی ساڵحوازی لە جاسوسێتەکە هێنا ئێوە چۆن دەرەقەتی ئەم ئیسلامەی ئێمە دێن کە ئەم مەنزومە متەکامیلەیە ئەگەر بە عەقڵ مواجهەمانەکەی هێگڵت هێناوە ئێبرا هەر معتەزیلەمان بەسە ئێمە نە دەرەقەتی جاحیز دەی نە دەرەقەتی واصلی کوڕی عەتا دەی نە دەرەقەتی نظامی کوڕی سەیار دەی ئەمانە هەمووی معتەزیلەن جگە لە زەمەخشەری ئێتۆ ئەگەر بە عەقڵ مواجهەمانەکەی برا جانجاق ڕۆستەکەی تۆ فەخری پێوەکەی کتێبەکەی ئەو کە گرێبەستی کۆمەڵایەتیە اعتیمادی کردوە سەر کتێبەکەی ماوەردی کە ساڵی 450 هیجری کۆچی دوایی کردو هاتە 900 ساڵ دوای 900 ساڵ پێش جانجاق ڕۆسۆ کتێبی الأحكام السلطانيەکەی نووسیوە کە ئەگەر هەردووکیان بەراورد بکەی فەصلی تایە کاملەن هەرەوەی کردێتی بە زمانەکەی خۆی تۆ چۆن پێ دوایەمە لە زەمینەیەکی عەقائیدی فکری ڕەسەن لە ڕیشەیەکی قوڵی وەحی پەروەردەبوونێکی ئەخلاقی قیەمی برایەتێکی دینی کۆمەڵکاریەکی بەهێز زەکات و خێر و سەدەقاتێکە بە یەکتریەکەین چۆن تۆ دەرەقەتی ئەم کیانە دەی بە شتێکی هەڵوەشاو فەلسەفەکەت هەنووع وەشکاڵ لە فەلسەفەیەکە جارێکی مارکسیە جارێکی گڵە جارێک سارتەرە جارێک فڵان ئێ لە چۆ دەرەقەتی قولوەڵاو حەدەکە ئێمە دەی بمە وەسێتیشم بۆ تۆ بۆ هاوبیرانش دەوێت تۆزێک لە ئیسلامەکە شارەزا بن تۆزێک بی خەنوو بە وەکو فازڵ ڕەسوڵ وەکو ئەواخیری عمری نەوشیرا مستەفاش کە چوو بە مزگەوتی گەورە و قسەکەی کە زۆر قسەیەکی گەورەی کرد بەڵام بەداخەوە زۆر جێ ئیهتیمام نەبوو لەبەر دەوروبەرەکەی ماویانە بگەنە ئەو قەناعەتەی ئەو زۆر مهمەوە وەلەو چەپی بوو بی بەس دراسی ئیسلامەکە بکەیت و بزانێ ئەم ئیسلامە زەخمەی کە ئەتوانێت ئەم کۆمەڵگەیە هەڵسوڕێنەوە ڕایگرێ ئێمەش لەگەڵین ئێمەش ئەڵین پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بە ئیعادە نەزەر هەیە بەڵام کاکە ئیعادە نەزەرەکە خۆ ئێوە نایکەن ئاینسازی بە دەردی تۆ ناوت ناوە برا خۆ ناکرێت تۆ باسی کاڵفنەکەی هەرچەنە بە غەڵەتیش ناوت هێنا باسی کاڵفنەکەی یا باسی مارتن لۆثەر بکەین ئێوە لە ناو دینەکەەوە هاتوون خۆ کاڵفن مصلحێکی دینی ساڵی 1509 لەدایک بۆ 55 ساڵ ژیا مەدرسەیەکی مەزهبێکی کاڵفنی بۆ خۆی هەیە کە هەر تابعی لۆثەرە ناکرێت تۆ وا بزانی بە بێەوەی دراسی ئیسلام بکەیت و ئیسلام ڕەفزەکەیتەوە توێ بەم کۆپی پێستە هەروەکو کۆپی پێست دوایە لە بەرچاوم شتێک لێرە دێنی شتێک لێوە دێنی شتێک لێوە دێنی ناو دابڕان و دوابڕانە ئینشاءڵڵا